ساختەکاری لە خۆراکدا جینایەتە لە دژی تەندروستی خەڵک. ساختەکاری لە خۆراکدا لە ئێران گەیشتووەتە ئەو پەڕی خۆی. لەم دوایانەدا ڕۆژنامەی ئافتابی یەز راپۆرتێکی دڵهەژێنی لەم بابەتەوە بڵاو کردوێتەوە. هەروەک لە راپۆرتەکەدا دەردەکەوێت، گەندەڵی لە بواری خۆراک و خواردنی خەڵک لە ئێراندا ئەوەندە فرەلایەن و بەربڵاوە کە تەندروستی خەڵکی بە تەواوەتی خستووەتە مەترسیەوە. بەپێی راپۆرتێکی تێروتەسەلی داود خانی لە ڕۆژنامەی یەزدا، ساختەکاری بەربڵاو لە بازاڕی پێداویستیەکانی خۆراکدا شەپۆل دەدات. نزیکەی هەموو بابەتە خۆراکیەکان ئاسەوارێک لە ساختەکاری تێدا دەبیندرێت کە ئەم بابەتە بۆتە هۆی بێمتمانەیی مشتریەکان. بەڵام ئەم ساختەکاریانە تەنیا بابەتی چکۆلە و کەمبایەخ لە خۆ ناگرێت و بەهۆی نەبوونی چاودێری پێویست زۆر جار هەواڵی دڵتەزێن سەبارەت بەم دیاردەیە لە بازاردا دەبیسترێت. لەم هەلومەرجەدا کەسانی قازانجپەرست بە ئامانجی بەدەستهێنانی سوودێکی زۆرتر لە کەسب و کارەکانی خۆیاندا دەست دەبەن بۆ جۆرێک ساختەکاری کە دەبێتە هۆی نیگەرانی جددی بۆ سەر تەندروستی خەڵک. بە گوێرەی راپۆرتەکان، ساختەکردن یان بەواتایەکی تر دەستکاریکردنی ماددە خۆراکیەکان بەداخەوە ئەوەندە بەربڵاوە کە هەموو جۆرەکانی لەخۆ گرتووە. هێندێک لەو ساختەکاریانە مەترسیدار و هێندێکیشیان کەمتر مەترسیدارن. بۆ نمونە فرۆشتنی هێلکە بەدانا بەبێ لە بەرچاوگرتنی قەبارە و قورساییەکەی خۆی لە خۆیدا جۆرێکە لە ساختەکاری، لەبەرەوەی لە هەموو دنیادا هێلکە بەسەر 3 قەبارە و نرخی جیاوازدا دابەش دەکرێت. هەروەها بەستەبەندی گۆشتی وردکرا واتە قیمە بەبێ ئاماژە بە ڕێژەی چەوریەکەی ساختەکاریەکی هاوشێوەیە کە دەتوانین بڵین مافی هەڵبژاردن لە شارۆمەندان زەوت دەکات. بەڵام گروپێکی تر لەو ساختەکاریانەی کە لە ماددە خۆراکیەکاندا لە ئێراندا ڕەواجی پەیدا کردووە، نەتەنیا گیرفانیان بەڵکو هەڕەشەن بۆ سەر تەندروستی شارۆمەندانیش. بۆ نمونە وەک ساختەکاری لە شیر و باقی بەرهەمە شیرەمەنیەکان. دەستەیەکی تر لە ساختەکاریەکان زیادکردنی کەرەستەی هاوشێوەی ماددە خۆراکیە سەرەکیەکان بە مەبەستی بردنەسەرەی قورساییەکەی و لە ڕاستیدا کەمفرۆشە. ئەم چەشنە ساختەکاری و دەستکاریکردنە لە زۆریەک لە بەرهەمەکاندا لەوانە لە بەهارەتەکاندا دەبیندرێت. بۆ نمونە نیوەی پاکەتێکی زەردەچێوە پێک هاتووە لە ئارد یان کەرەستەی بێبایەخی ترکە بە ڕەنگە ناخۆراکیەکان بە شێوەی زەردەچێوە دەرهاتوون. هەڵبەت دەتوانین بڵین یەکێک لە کەم مەترسیدارترین ساختەکاری لە چاو کەرەستەکانی تر ساختەکاری لە بەهارەتەکاندایە، لەبەر ئەوەی ڕێژەیەکی کەمتریان دەچێتە ناوجەستەوە. بەڵام جگە لە بەهارەتەکان چەند جۆرێکی تر لە کەرەستەی خۆراکی وەک چایی، قاوە، ڕۆب، ئابلیمۆ، ڕۆنی زەیتون، هەنگین و هیتر لەو کەرەستانن کە بە ڕێژەیەکی زۆر بەکاردەهێنرێن و زۆرترین ساختەکاریان تێدا دەکرێت و مەترسی جددین بۆ سەر تەندروستی خەڵک. لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا نزیک بە تەواوی کەرەستە خۆراکیەکان بە دەستکاری ساختەکاریەکی زۆرەوە دەخرێتە بازاڕ و مارکێتەکان و سەرنجام دێتە سەر سفرەی خەڵک. تەندروستی و خواردنی تەندروست بۆ خەڵک بەشێک نییە لە ئەولەویەتەکانی ڕژیم ئیسلامی و بازرگانەکانی مەرگ بە هاوبەشی لەگەڵ بەرپرسانی حکوومەت بۆ بەدەستهێنانی قازانجی زیاتر بە قیمەتی تەندروستی خەڵک دەست بۆ هەر گەندەڵی و ساختەکاریەک دەبن. قازانجپەرستی بەشێک لە بازرگانەکان بە پشتیوانی یان هاوبەشی بەرپرسانی حکوومەت، نەبوونی چاودێری پێویست، نەبوونی ڕاگەیاندنی ئازاد و هێزی دادوەری سربەخۆ، بوونی باندە مافیایەکانی هەناردە و هاوردەی سەر بە سوپای پاسداران، نەبوونی بارهێنانی پێویست لە ڕاگەیاندنەکان و ناوەندەکانی ڕاهێنان لە هۆکارە سەرەکیەکانی پەرەسەندنی ساختەکاری لە بواری کەرەستە خۆراکیەکاندان. ساختەکاری لە خۆراک و دەرمان لە بەرهەمهێنانی کاڵای خراپ و کوالێتی نزم تەنیا تایبەت بە ئێران نییە و لە زۆربەی ئەو کۆمەڵگایانەی کە گیان و تەندروستی خەڵک کەمبایەخە بوونی هەیە. بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ساختەکارەکانی تر جیا دەکاتەوە ئەوەیە کە لە باوەڕی شیعە و لە ئیسلامدا درۆ حرام نییە و ساختەکاری و ساختەچی بوون خۆی لە خۆیدا کارێکی ناپەسەند و ناشیرین نییە. لە سیستمی ئیسلامی ئێراندا گیان و تەندروستی خەڵک هیچ بایەخێکی نییە و هەروەک چۆن دەتوانرێت بەڵگەنامەی پزیشکی بکڕدرێت، دەشتوانن لە بەرامبەر تەندروستی و متمانەی خەڵکدا هەر جۆرە شتێکی خراپ و مەترسیدار بە تێکەڵکردنی ماددە شیمیایی و ژەهراویەکان بە خەڵک بفرۆشن و
لەو ڕێگایەوە قازانجێکی زۆر بەدەست بێنن. لە ئێران لەبەر ئەوەی کە ڕاگەاندنی ئازاد نییە، لە قاودان و ڕسواکردنی ساختەچیەکان لە بوارە جۆراوجۆرەکان و لەوانە خۆراک و دەرمان و محاکەمەکردنیان لە دادگای سربەخۆدا کارێکی دژوارە. ئاخوندەکان و بەرپرسانی حکوومەت لایەنێکی سەرەکی ئەم بازرگانیە ناڕەوایان. هەروەک چۆن دەوا و دەرمانی کۆن و ماوە بەسەرچوو دەفرۆشن یان بەشێکن لە بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان. حکوومەتی ئیسلامی دژی تەندروستی و ئەمنیەتی خەڵکە و لە گۆڕنانی ئەم نیزامە گەندەڵ و ساختەچیە هەنگاوێکی گەورەیە لە پێناو باشترکردنی تەندروستی خەڵک.